توێژی پارێزان و سندیکای پارێزان لە وڵاتانی دنیادا شان بەشانی دادگا و داواکاری گشتی ڕۆڵی سەرەکیان هەیە لە سەبەربوونی یاسا و بەگژاداچوونەوەی سەرپێچووی کارە نایاسایەکان. لە هەندێک وڵاتشدا توێژی پارێزەران ڕۆڵێکی باش ئەگەڕن لە ئاراستەکردنی سیاسەتی حکومڕانی وڵاتەکەدا، بەڵام بەداخەوە لە وڵاتی کوردستاندا وەکو هەموو کایەکانی تر دەستێوەردانی کاری حیزبی و پێشەرکردنی یاسایەکان لە ناو سندیکادا جێگەی خۆی دیارە. بەپێی یاسای سندیکای پارێزانی کوردستان ژمارە 7 لە ساڵی 1999 کە هەموار کراوەتەوە و کە ڕێکخراوە پێی مادەی 42 کە دەبوایە هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە بکرایە و ماوەی کارکردنی ئەنجومەنی سندیکای پارێزان کۆتایی هاتووە کە دەبوو لە مانگی 2018 بکرایە، بەڵام دیسانەوە کارە دەستێوەردانی حیزبی دوای خستەوە بۆ 26 سی 2019 کە لە 26 سی 2019دا هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە دەکرا و لە 30 بۆ 31 سی 2019 کۆنگرە دەبەسرا و ئەندامان و ئەنجومەنی سندیکان دیاری دەکرات، بەڵام بەبێ هیچ گوێدانە بەژەوندەکانی پارێزەران هەردوو حیزبی دەسەڵاتدار بەڕێکەوتنێکی خۆیان و بە ئاماژەبوونی خۆیان دووبارە کۆنگرە و هەڵبژاردننی پارێزەران دواخست بۆ مانگی 6 کە مانگی 6 تەنها هەڵبژاردن دەکرێت، بەڵام تا ئێستا دیار نییە کەی کۆنگرە دەبەستێت. من لێرەدا داواکەم لە هەموو پارێزەران بەبێ هیچ جیاوازیەکی حیزبی هەڵوێست بین و ڕەتی ئەو بڕیاری سندیکای پارێزەران بکەینەوە، چونکە پیشەی پارێزەرایەتی لە وڵاتانی دنیادا و لە کوردستاندا گرنگێکی تایبەتی خۆی هەیە.